دوای هەوڵێکی بێوچانی تیمی پارێزەرانی بۆ ئەوەی ئازادبوونی بە مەرج بیگرێتەوە، بەڵام دوجار هەوڵەکان بێسوود بوون و دادگا بڕیاری ئازادبوونی بە مەرجی شێروان شێروانی ڕۆژنامەنووسی ڕەت کردەوە کە سوکاری شێروان شێروانی دەڵێن گومانی زۆر لە ڕێکارەکان دەکەین کە دەستێکی سیاسی لە پشتەوە بێت. ئەمڕۆ کۆتا بڕیاری دادوەر بووە کە شێروان بە ئیفراشەرتی ئازاد بکرێت، بەس دیار بوو کە شێروان ئازاد نەکراوە، ئیفراشەرتی ڕەت کرایەوە. ئەوەش دەبینین کە هیچ بڕیارێکی یاسایی نییە، بڕیارەکە بەخۆی سیاسیە، بە سیاسی دەبینین، چونکە دەبینین لە ڕێکارەکان و ئەوەنە گومانی زۆرمان هەیە کە شێروان کە دەستێکی زۆر لە پشت ئەو کارەدا هەبێ بۆ ئەوەی بۆ تێکشکاندنی ئیرادەی شێروانی، بۆ تێکشکاندنی ئیرادەی خانەوەدەی شێروانی. ئەم دەرێ خوڕەوشتوەسکەوتی باش بووە. لای خۆیەوە پارێزەری شێروان دەڵێ هەموو ئەو مەرجانەی پێویستن بۆ ئەوەی ئازادبوونی بەمەرج کەسێک بگرێتەوە بە زیادەوە لە شێرواندا هەبووە، بۆیە بڕیارەکە تووشی شۆکی کردین. ئەمە پێمان وایە هەموو ئەو شەرت و شروتانێک کە لە هەر زیندانێک کە بە ئیفراشەتی ئازاد دەکرێت لە بریکاردانمەوە بە زیادەوەش هەروەکو راپۆرتەکانی توێژەری کۆمەڵاتی وا دەڵێ، هەروای دیعامیش داری نەبووە لەوەی کە ئازاد بکرێت بە مەرج. بەڵام ئەو بڕیاری ئەمڕۆ سەرای ئەو هەموو بربەستێک کە لە ڕابردوو لە پێشمان بوو توانیمان دۆستێکە لە چاکسازی بخینێ بەردەست دادوەر، ئەو بڕیاری دادوەری ئەمڕۆ ینی بەڕاستی توش شۆکی کردیم، ینی ئەو مافەی نەدا بە بریکاردارم بەداخەوە. بەپێی وتەی پارێزەرانی ئەگەر شێروان ئازادبوونی بە مەرج بیگرێتەوە دەبوو لە سەرەتای ئەم مانگەوە ئازاد بکرایە کە ئێستاش بڕیار درا ئازادبوونی بە مەرج نەیگرێتەوە، ئەوا دەبێت 6 مانگی دیکە و تا مانگی نۆی ئەم ساڵ لە زینداندا بمێنێتەوە. دوای چەند مانگێک لە دەستگیرکردنیان دادگای تاوانی هەولێر لە 16 شوبات مانجی 2 ساڵی 2021 شێروان شێروانی لەگەڵ چەند کەسێکی دیکە لە ڕۆژنامەنووسان و چاڵەکوانانی بادینان بە تۆمەتی تێکدانی ئاسایشی نیشتیمانی هەر یەکە و بە 6 ساڵ زیندانی سزادرا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.